ژمارەیەک لە فەرمانبەرانی چاکسازی کارەبا لە بەرامبەر زیادکردنی کاتژمێرەکانی کارکردنیان لە بەردەم بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی گردبوونەوەیان ئەنجامدا و دەڵێن ئەگەر ئەو کاتە کەم نەکەنەوە ناگەڕێنەوە سەر کارەکانیان. بەبێ پرسی ئەمە ساونم داوامی ئەمەیان زیاد کردووە. ئێمە 4 ڕۆژ لە ماڵەوە بین ڕۆژە داوامان نەکۆرە و ڕۆژە 24 ساعت هەشتی بەیانی بۆ شتی بەیانی. ئێستا ئەوان هاتوون ئەو 4 ڕۆژیان بۆ کردین بە 3 ڕۆژ 3 ڕۆژ لە ماڵەوە بین ڕۆژێک ئەو 24 ساعتیان بڵێن لەسەری سێم ڕۆژە بینەوە. لە مانگا 2 ڕۆژ زیایی کردووە. ئێمەش هەموو یەکێ لە ئێمە خۆتان نەزان هیچی پشت بە ماژ نابەستێت چونکە موسە بۆ شێوەیە کە خۆتان نەیبینن هەمووی ناچارێکی ئیشەتری کردووە دەدەست بۆی ئەو بۆشایی کە دروستە بێت لە ژیانیا پڕی کاتەوە. باجارێ ئاوا بڕوە تا بزانین گوزەرانی خەڵک چی بەسەردێ ئەو وەختە ئێمەش کێشەمان نییە ئەنجا ئێمە مۆزەفمان کەمی کردووە لە شوێنی تر مۆزەف هەیە زیاد مۆزەفی زیاد هەیە لە هەموو بەڕێوەبەرایەتەکان مۆزەفی زیاد هەیە توان مۆزەفی زیاد بێنەوە بۆ بیهێنەوە بەر کارەکە بۆی کە بتوانین هەم بێتەوە سەرکار و هەم لە مۆزەفێکی دانیشتووی ناوژوورۆ بێت کار بکات و هەم دەستی شێجوڵێت هەم ئەتوانێت بێتەوە سەرکاریش بۆ خۆشی ئیسفادەی لێکات دایرەش ئیسفادەی لێکا و بەڕێوەبەرایەتەکانیش ئیسفادەی لێکەن لە هەموو کاتێکە 12 ساعتێکی بۆ زیاد بێت یعنی ئەکاتەمە لە مانگا 160 ساعت داوامەکەین یعنی داوامێکی هەم زۆرە لۆدێکمانەکەی دەڵ جایمەش سیانەکانین بە شەو بە ڕۆژ بە باران بە سەرما بە گەرما لە کاتی بەفرا لە هەموو کاتەکە ئێمە لە دەرەوەی خۆیان دەڵێن ژمارەکان زیاتر لە 500 کارمەندە دوای خانە نشینبوونی ژمارەیەکی زۆر لەو فەرمانبەرانە داوا لە بەشەکانی دیکە کراوە ئەم بۆشاییە پڕ بکەنەوە بە زیادکردنی دەوام لە سەریان بەڵام دەڵێن لە کاتێکدا موچەوەک و پێویست نادرێت زیادکردنی دەوام ڕێ لە بژێویمان دەگرێت. بەڵێ بەس شوێنی خانشینەکان بەمە پڕکرێتەوانە ئەی کاکەیان تەعینات نییە من چی دەسەڵاتێکمەیە ئێسش وعدمان داوە هەمومان کەوەتار من وەکو نوێنەرێک بەناوی هەمیانەوە بەو کارمەندەکەمانی خۆمان کە 4 کەسینیا 5 کەسین داوامەکانی خۆمانە بن بڕێەوە تکایە دەستکاریمان مەکەن تکایە جۆمان لێگرن داوا لە بەڕێوەبەری بەڕێزەکەین بەڕێوەبەری گشتی جۆمان لێ بگرێت یعنی داوای مافێکی سەرەتایمانەکەین داوای هیچ شتێکی ترمان نەکردووە کوانت ئێمە دەوەسە حد کەچۆتە بواری جێبەجێکردنەوەکان بڕیارەماناوە ینی بەڕاستی ئەگەر جۆمان لێ نەگرن داوام ڕاگرین يعني بڕیارمان داوا داوام ڕاگرین 14 سیانەی تقریبا نزیکەی بۆ 500 کەسی لە دوای خانە نشینبوونی ژمارەیەکی زۆر لە کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکان لە دوای بڕیاری کەمکردنەوەی تەمەنی خانە نشینی گرفت بۆ بەڕێوەبەرایەتیەکان و قوتابخانەکان دروست بووە بەشێک لەم بەڕێوەبەرایەتیانە پەنا بۆ زیادکردنی کاتژمێری کار دەکەن بەڵام فەرمانبەران ئەوە ڕەت دەکەنەوە.